روحتان باش لەگەڵتان بەردەوامین و بەشی سێهەمی قۆناغی هەفتەی سلێمانیتان پێشکەشەکەین. بەشی سێهەمی قۆناغی هەفتەی سلێمانی لە دوو زنجیرە پێکهاتووە. لە زنجیرەی یەکەمدا تەنها بینەری 14 بەشدار بوو دەبین. چۆنی هێبی؟ زۆر باشم، زۆر باشم. جاهل بوا شوقم یاد خوار بوا دەنگت کۆمان دەکاتەوە. کورد ئایدڵ با سپۆنسەری ئاسیا سێڵ.